ئەو راپۆرتەی کە بینیمان کۆمەڵی خواردنی کوردەواری زۆر خۆش و تایبەتی تیا بوو، کۆمەڵی خواردنی زستانەی زۆر خۆشێکە لەوانە ترخێنە بوو، قاز بوو، برنجی کوردی، چەنە برنجی کوردی بەردەوام هەیە، گەرمە کوتا بوو، ئەمانە زیاتر لە زستانە بەکارێت، وەکو لە سەرەتایە وتم خواردانە ڤیتامین و کانزای زۆری تایە، بەڵام زۆر جارە وترێت باشترە لێیان دوور بکەوینەوە، ناتەندروستن. پێت وایە ئەمە ناتەندروستە یاخود شێوازی لێنانەکە یاخود کاتی خواردنەکەمان هەڵەیە؟ خۆی هەرسێ قسەکەی تۆتاڵ ینی شێوازی لێنانەکە کاتەکەی چۆنیەتی دروستکردنەکەی ئەو شتانی کردی ئەگەی مەسەرەن نابێت زیادڕەوی بکەین لە بەکارهێنانی ڕۆن و زەیتەکانتیایە، زیادە ڕێی بکەین لە بەکارهێنانی خوێتیایە. خۆی کە زستانان کە ئێماڵین زستان زیاتر هەڵم و بەهارات و سۆس و ئەوانەمانێتە بەرخەیاڵ، ینی ئەمە کە کاتە تۆ بتوانیت بەهاراتەکان لەبەر دەستدا بێت پێویست ناکات بۆ جۆرە زۆرە خوێ بەکار بهێنی ئەو کە تۆ ئەو هەموو مکەویناتە خۆی زیاتر بۆ ئێمە ڕۆن و خواردنی چەورمان حەز لێبێت تامی خۆشترە، بەڵام کە تۆ ئەو هەموو مکەویناتەی تیابێت ئەو هەموو مەسەڵەن خواردنێکی وەکو ترخێنە و هەموو مکەویناتی تیا پێویست ناکات ئێمە زۆر زیادە ڕێی بکەین لە بەکارهێنانی ڕۆن و شتی ترتیایە ڕۆن و خوێتیایە. نمونەیەکی وەکو ترخێنە خواردنێکی زۆر تەندروستە، خواردنێکە کە زۆرەها جۆردانەوێڵە و پاقلەمەنیەکانی تایە، هەروەها سەوزەواتەکانی تایە، ئەمیشکەوە ئەکات کە قاپێکی زۆر تەندروست دەرچێت بۆ لەش، هەروەها ئەمە بەچێشت هەم بە تەڕیش. ئەم ترخێنێ بێت کرد لەوەی کە ئێمە ئەیبینی کانزا و ڤیتامیناتەکانی تایە بە پرۆسەیەکە ڕوا ترشاندن باشە، ئەم ترشاندنە وا ئەکات کە جۆرە شتێک دروستکە پێی وتێ پرۆبایۆتیک و پریبایۆتیک باشە. پریبایۆتیکەکان زیاتر خۆی گەڵا ڕیشاڵی گەڵاکەیە، پرۆبایۆتیکە بەکتریا سوودبەخشەکانی ناو سکمانە، ئەو ناو ڕیخۆڵەکانمانە ئەم بەکتریا سوودبەخشانە وا ئەکەن کە خواردنەکان باشتر هەزم بکەن، زۆر ئیلاقیان بە لەشی تەندروستی مرۆڤەوە هەیە، زۆر ڕەبتیان بە مەزاجی مرۆڤەوە هەیە. پریبایۆتیکەکانی ژواتە خواردنی ئەو بەکتریا بە سوودانە، کاتە تۆ لە قاپێک لە ترخێنەیە ئەتوانی هەم بەکتریاکە و بەکتریا بە سوودەکە و هەم خواردنەکەی و هەم پرۆتینێکی باش و کانزا و ڤیتامیناتەکان، ئەمە وەکو خواردنێک بە ترخێنەی تەڕ ئەتوانیت هەم وەکو سوکەژەمێک بەکاری بێنیت، چونکە لەبەر ئەوەی کە هەروەکومان مکەویناتەکانی ئەو شێوەزە بوون کە باسکرا و لەگەڵیشا تامێکی خۆشی هەیە، ئەو تامێکە کە دوای ئەوە حەز بە خواردنی شتێکی تر ناکەی، بۆیە ئەو کەسانی کە حەزیان لەوەیە زوو شت بخۆنیان تامێک لە خواردنەکانیانە هەبێت و ئەم قاپێکی بچکۆلا لە ترخێنەی تەڕیش بخۆن.